سڕایەوەی بەهۆی ئاگرەکە و ماڵ و حاڵمان سوتاوە ئێستا ئاوارەین و لە نێو کەمپەکاندا ژیان بەڕێدەکەین بەڵام خۆشبەختیشین چونکە بەهۆی ئاگرەکەەوە کەس و کار و کەسە ئازیزەکانمان لەدەست نەداوە ئەوەش مایەی خۆشحاڵیە. بەڕاستی ئاگرەکەی ئەم ساڵ لە هەموو ئاگرەکانی پێشووتر گەورەتر بووە. من تا ئێستا ئاگری وا بەرفراوانم لەم ناوچەیە نەبینیوە.